2 ملیۆن دانیشتووی کەرتی غەزە لە ژێر گەمارۆیەکی توندی ئیسرائیلیدا ڕوبەڕووی برسێتی بە کۆمەڵ بوونەتەوە. لە مانگی ئایارەوە دوای داخستنی سەدان شوێنی هاوکاری مرۆیی بە پاساوی گەیشتنی بەشێک لە یارمەتیەکان بە حەماس، دامەزراوەیەکی نوێ بە ناوی دامەزراوەی فریاگوزاری غەزە کرایەوە کە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە پشتیوانی دەکرێت. دامەزراوەکە 4 بنکەی هاوکاری کردوتەوە. هاوڵاتیان سەرەڕایبوونی مەترسی زۆر و هێرش ناچارن ڕۆژانە ڕێگەیەکی دوور ببڕن بۆ گەیشتن بەو بنکانە. زۆر جار بە دەستی بەتاڵ دەگەڕێنەوە و هیچیان دەست ناکەوێت. نەتەوەیەگرتوەکان دەڵێت لە مانگی ئایارەوە زیاتر لە 1000 کەس لە کاتی گەڕان بە دوای خۆراکدا گیانیان لەدەستداوە. لە مانگی حوزەیراندا تێکڕای ماوەی کردنەوەی بنکەکان 11 خولەک بووە. ڕێکخراوی ئۆنڕوا میکانیزمی گەیاندنی هاوکاریەکان بە تەڵەی مەرگ دادەنێت. ئەوانەی داوای یارمەتی دەکەن پێویستە بە ناوتانک و سەربازانی ئیسرائیلیدا تێپەڕن و زۆر جار ڕوبەڕووی هێرش دەبنەوە. بەپی بەرنامەی خۆراکی جیهانی نزیکەی 1 لە سەر 3 دانیشتوانی غەزە چەند ڕۆژێک بەبێ خۆراک ماونەتەوە. پێشبینی دەکرێت 470,000 کەس لە نێوان مانگەکانی ئایار و ئەیلولدا ڕوبەڕووی توندترین ئاستی برسێتی ببنەوە.